لە میانەی بەردەوامی ڕووماڵکردنی ڕووداوەکانی کۆبانێ لەلایەن تیمی کەناڵی ئاسمانی ڕێگا پۆلیسی تورک ڕێگایان بە کەناڵی ئاسمانی ڕێگا نەدا کە بتوانێت بچێتە ناو کۆبانێ. ئەوەی ئێستا دەیبین ئێمە ئەمە کۆبانەیە، ئێمە لە نزیک گوندین، ئەمە گردی مشتەلولە، ئەمە گردی کانی عەرەبان. تا بە ئێستا شەڕ و پێکدادانەکان ناوە بە ناوە لە کۆبانێ دەبیندرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێگا بە تیمەکانی ڕاگەیاند نادەن کە بتوانن ڕووماڵی ڕووداوەکانی ئەم ئانا لەسەر سینۆرێک کۆبانێنە لە ئەف دەرجیەکی ئەم ئانا تێدا نە قەدەقەیە جێ لەشکری تورکا تانقی تورکا vê derêne li em hemberê ber derê Murşid Pınarîne ew ciyekî cê sîloyê cê genimê ye li demekî şer ketibû derê Murşid Pınarê çetên Daeş ketibûn sîloyê li evro kanalê Regayê mamoste reber û hatine vira bo şerê Kobanê rewşa Kobanê lê hûn rewşa Kobanê çawa dibînin hûn hatin vira temaşa Kobanê kir. Valla rewşa Kobanê niha aram e hinde cara dengê topatê tû dengê remyê tête kirin diyara navdehişta verêja teroristên İslamî li wêrê mayne û şer berdewama û şoreşvanên yepekî jê berdewam şerî dane wan qirêja hatiye nav Kobanê de dervêxin. Aliyê dî çalakiyên medenî û sivîl li berdewam çalakdana hemberî vê herişa teroristî ser gelê Kurdistanê pirastî cihê şanazî ev em van sivêla bibînin vê rengî çalakiyên cuda cuda reqas, pilîlî, destqetan, pistiran hemî curên çalakiyên medenî şiyayên wê riyê şaristaniyê Kurdan bidene niyasîn. بەردەوامی ڕووماڵکردنی ڕووداوەکانی کۆبانێ ئەوەی ئێوە دەیبینن ئەمە کۆبانەیە کەمتر لە 100 متر لە ئێمە دوورە دیارە ئەم ڕێگایە وەکو هەڤاڵوتی قەدەخەیە ئەمە پۆلیسی تورک لەوێ ئێمە بەنهێنی هاتوون بۆ ئەوەی بتوانین لە نزیکەوە ڕەوشی کۆبانێ ببینین. ڕەوشی کۆبانێ تا ئاستێک ئارامە هەرچەندە ناوە بە ناوە دەنجی تەقە دەبیسترێ ئەگەر هاوکارم بتوانێت سوڕەی کۆبانێ زۆر بە نزیکی وەربگرێکە. ئەمە کۆبانەیە ڕەوشی کۆبانێ ئەوە تۆپێک بوو لێرێدا هەر ئێستا ئەگەر هاوکارم لەگەڵم بی تۆپێک بوو نەها ئێستا ئەوە شوێنەکەی دەبین ئەوە چەتێ داعش تۆپ گرتن لە ناو کۆبانێ. demekî em derbazê Kobanê dibin em tên rojnemawan em tên nav van dara ev darê fistix û darê zeytûnan e em tên nav van dara li pişt van dara leşkerê Türka hene têl hene ser sînorê têl çekirine bo derbazbûn çê nebe li hêla Kobanê li 20 metr ana li 20 metr cî heye ku em derbazê Kobanê bin lê leşkerê Türka rêza nav daran dane seyarê wan li werê a seyarê wan nav daran de ye averde belê چەندین قۆڵەوە تادید بۆ سەر کۆبانێ ڕۆژاوای کوردستان ئیرانی شەڕڤایەتی هاوڵاتیان بە ڕێگای جۆرا و جۆر بە بەردەوام بەرپەرچی هێرشەکانی تیرۆریستان دەدەنەوە. شەڕڤانان لە ناو کۆبانێدا کۆچی لە خاچی خۆیان دەکەن. هاوڵاتیانی سڤیل لە ڕێگای گۆرانی و مۆزیک و چالاکی جڤاچیەوە پاڵپشتی بۆ شەڕڤانان و دژایەتی بۆ دەوڵەتی خەلافەی ئیسلامی دووپات دەکەنەوە.
ئێستا ئێمە لە ناو گوندی بۆ دینین ئەمە کۆبانەیە کە لەگەڵ کۆبانەیە یعنی هاوشانە لەسەر سنوورە ئێستا ئێمە لە گوندی مەحسەرین لەسەر سنووری کۆبانەیە دیارە لەمیانی بەردەوامی شەڕ و چالاکیەکان و هێرشەکانی ترۆریستانی داعش و هاوکاریەکانی دەوڵەتی تورکیا چالاکی و جۆراوجۆری جەماوەری جباچی بەڕێوە دەچێت بۆ ئیدانەکردنی شەڕ و پاکوشیکردن لە شەڕبانان خود خزن ام دعوا آخ خود کن ام دعوا شر ام دعوا كوباني صارکی مال برفیانه چه رسمی کشتن نه ترکان بکشتن نه کردان بکشتن ام دعوا وقاصد تا بە ئێستا هیچ ئێوە هەوڵ هەنا هیچ ئاگداریوانە کە پۆلیسی تورک چ مامەڵەیەکی کردنە تورک هاوکاری داعشکردنە لێرە ئەرێ لە چ ڕوویەکەوە هەر کاری دکە بە داعش هەر کاری ئێوە چ دەخوازن چ دەخوازن ئەوژی تالی داعش دکەن بە حەزارە تۆنا گاز ئاویشمەدن بەرێدەرێ لە عەرەبێ مەشەوتاندن یعنی هەر تشت کردن هەواڵ ئەم نەها هاتنە مایاڤر ئەم ji çayê cûdî ji silopî şirnexê em hatine em hatine vir em ku destekê dine Kobanê em di qarşê Daişê de rabin ji ber wê Koban qelbê tevayê gelê Kurdistana ha wextê Koban bikevin tevayê Kurda çit ئێوە بە چی ڕێگایە هاوکاری کۆبانێ دەکەن چۆن پاڵپشتی شەڕوانان دەکەن هەواڵ bi her awayê em ê destekê bidne birayê xwe em li piş Kobanê ne heya son damla xûna xwe ji em ê li piş wa birayê xwe bin heya Kurdistan azad bibin شهید جبو آخا خوش بو شرف خوش بو ناموس خو دبر ولات خود شهید کبن هما دایی که شهید یک لی دایی که شهید اب هزار اب میلیون هنه این وزم اف دایی گزایی که شهیدانی گریلانی کرد یعنی هستی ئێوە چیە لەبارەی شەڕوانانی یەپەژە ژنانی یەپەژە کە ڕۆڵی گرنگ دەبینین پەیامی ئێوە چییە بۆ ژنان لە هەر چوار پارچەی کوردستان بۆ بەرخودان لە دژی دژمنان دی سری ده از سلاوی خو ج سروکا پور دشینم ج شهروانی سری چیر دشینم ج شهروانی کوبانی که دبر خود دین جنه یا پجی دبر خود دین بوی هرس خو بوی باوریا خو بوی حال خو جاری سرکتی اسلاوی خو جوان دشینم از وقت دایی که بجنا خو بروان تمام عادت دوینم لی بلی دوی باوریه دنه yani bejina Kürt maabe, bejina Kürt maabe, evi velat azad bibi, evi xalas bibi, hek iro tutner ki em bivan baston aji, beri neha ez be şeş roj hatim ez çu mali ez nexweş ketim. بۆ چی هاتنی ئەوە بۆ چی هاتن Ez ê bêjim ji te re ji bona veya ez hatim 22 roj mam ez vay do car de hatime ji bona xatirê piştgiriya Kobanê yê ji bo xatirê piştgiriya zarokê xwe yani em bê zarokê xwe ne şixsê xwe tevaiya wan ji ber kî do jî xuya bû yani bê demê me got çok şükür şehîdê me tune ne terlaliyê lêbelê dewleta Tirk Erdoğan cardinê çetê xwe lê nerîkî Koban bi ser ketiye car di çetê xwe عربی خبن بابار کری لقاپی خست لبر جوابو عسکری وی پر شرکر یعنی بر حوالی میدان بر گریلای میدان به دستگاه ترکیه ام بیناوی شرمزار دکن ام او ایسانه بیقریج دکن امان علت دکن yani banga meheye tamam dünyaya İro da şahsi Koban'e de Koban her çarpıcı Kurdistan yekiriye az ve bavariye deme hagi İro amle mala xaneji فیزیکی هم دوری بینه لیمجیه ما روح مال کوبانه یه لباس آروتی میه و هر بیشی کوبان بیشی بر خدانا کوبانه بیشی بر خدانا یا پرجه بیشی سرا کاپو بر خدانا کوبانه بیشی بر خدانا کوبانه بیشی بر خدانا یا پرجه 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 بیشی بر حیا و زواد سینه
جاني ما دامارای بله بجی ام لکوبانه نه ام لقندیله نه ام لدوزارو که خونه و وقت دایی بیجه ام جی دوزارو که خونه ناقتن ام لشنگاله نه ام لقامپانه لکی درد به برابر به دایی دوزارو که خونه. ببینیم مثل سنوری کوبانه به چالاکی جواچی جور او جور سرای بجداربونی شروانان و یپگ و پیشمرگل ناو کوبانه چالاکی جماوری به شوازی جور او جور با پالپشتی لشروانان با پالپشتی لمسئله کرد بردوامه به شوازی جواز. حياة كوبان الرنجي جي برغارا جي فجرا جي فجرا كولور الشر كي ذكنا أمجي الفر والشر كيف قشن وأتخازم سروان استرانا كوباني هو غرقنا بيجن وسوز موسيقى وآواز من بتشكر كوباني هو غرقنا أتخازم بالرنجي خوا الفر بيجن بپشت شروانم بجي پشمرگا بجي افگا بجي افگا بجي گریلا چه دایی کابل اش بخوینه ای سری جامم دبارینه آخ کوبانی ای سری جامم دبارینه آخ کوبانی کوبانی هیرو غمینه بشاو دلاش بخوینه کوبانی هیرو غمینه بشاو دلاش بخوینه حس جوان دبارینه آخ کوبانی حس جوان دبارینه آخ کوبانی جوانی تکرار رفت و گنباری رشکره جوانی تکرار رفت و گنباری رشکره بنفسی گیوان ورگرم بجی هرگو از شربان بنفسی گیوان ورگرم بجی هرگو از شربان کوبانی رو خمینه دشاو دلاش نخوینه کوبانی رو خمینه دشاو دلاش نخوینه حسر جوان دبارینه آخ کوبانی حسر جوان دبارینه آخ کوبانی صدق واري خنديل واري عقف خندبين واري صدق واري خنديل واري عقف خندبين كوباني هيرو غمجينا دشاوي تلاش كوباني هيرو غمجينا دشاوي تلاش نخوينا يسري جوان دبارينا آخ كوباني يسري جوان دبارينا آخ كوباني دير مهد آزاد كوبان دلا گران هوال بیا دير مهد آزاد كوبان دلا كلمة يكديني بكر بشي ما مستياز كلمة يكديني بكر بشي كرد وكردستان كمي تفراتي تكوبم يا ميا شيرين شتا كمي تفراتي تكوبم يا ميا شيرين چيزو دانو ميرگو چيمن لچم كم از جيوي دولن چيزو دانو ميرگو چيمن لچم كم از جيوي دولن
الأبصور قلال قودي خوينا قلبي البلال الكوباني الأبصور قلال قودي خويني قلبي البلال سيران ديشة سري كشان سرمشت نور والفساران سيران ديشة سري كشان سرمشت نور والفساران فشتا جمع تفرقي تكوبان يا ما شيرين فشتا جمع تفرقي تكوبان يا ما شيرين چسوزان میر گوچینا نجم کناز جیدا دورن چشیلانو میر گوچینا نجم کناز جیدا دورن برخوادانا یا پجه بیزی برخوادانا یا پجه بیزی برخوادانا یا پجه بیزی برخوادانا یا پجه يا حزب الشيوعية أبي قناة سكر وەکەوەی دەیبینین هاوڵاتیانی سڤیل لەسەر سنووری کۆبان ئەوەی دەبینین ئەمە کۆبانێ و گرەی مشتەلوولە چالاکی جۆرا جۆر بەڕێوە دەچێت لەم بارەیەوە لە ناو چالاکیەکە لەگەڵ تیمی کەناڵی ئاسمانی ڕێگا هەندرێن ئەحمەد بەڕێوەبەری گشتی کەناڵی ئاسمانی ڕێگا لەگەڵمانە دەمەوێت لەبارەی ئەم حەماسەی لێ هاوڵاتیانی گرنگجی ئەو پاڵپشتێ جەماوریە و تێگەیشتنی ئەو دیتنی ئەو لەبارەی ئەوەی ئێستا لە کۆبانێک بگرم بێگومان ڕۆژانێ ڕابردووش کەناڵی ڕێگا و کەناڵەکانی دیکەش حەماسەتی خەڵک حەماسەتی گەلی کوردستانە لە باکووری کوردستان و هەروەها لە ئەوانەی کە لە ڕۆژ ئاواشەوە ئاوەڕێی باکووری کوردستان بوون دەبینن کە پاڵپشتی بە گۆرانی و بە ڕساسکردنی چالاکی پاڵپشتی هێزەکانی یەپەژە و یەپەگە دەکەن لە باقەبان و لە بەرخودانیان لە ماوەی چەند ینی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر تۆ یەک کۆبانی دەبینی کوڕکچانی گەلی کوردستان گەمارۆ دراون و سوپای تورک ڕێگای لێگرتون نایەن یارمەتی بدرێن لە هەموو شوێنێک هەموو جۆرە چەکێک لیان دەدرێت بەڵام ئەو گەل بە حەماسەتەوە پشتگیریان دەکات و هاوەروە ئەوانش بە خۆڕاگەیەکی بەرزەوە وەڵامی ئەو حەماسەتی گەل بدەنەوە کە لێرە لە دووری 2 کیلۆمەتر لە شەڕ و پێکدادانەکان لە نێوان گەریلاکان و گەریلەکانی یەپەژە و یەپەگە و چەتەکانی داعش بەڕێوە دەچێت ئەم حەماسەت و ئەم بەرخودانیە یەکتری تەواو دەکەن کە هیوادارم بەسەرکەوتنی کورد لە کۆبانێ کۆتایی پێبێت تا چەند گرنگەوەی ئێستا دەبیندرێ ململانەیکردنی داعش لە ململانەیەکی سەربازیەوە وەکوی ئێستا دەبیندرێ بچێتە ئاستی کۆمەڵایەتی و تەواوی خەڵک بەشدار بێ لە دژایەتیکردنی دەوڵەتی خلافەی ئیسلامی ئەوەی ئێستا کە دەوڵەتی خلافەی ئیسلامی چ لە عێراق و چ لە شام و چ لە ناوچەکانی دیکەش جێبەجێ دەکات ئەو پاشەگەردانی کللتوریە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ڕێنماییکەرانی ئیسلامی سیاسی و سەلەفی و بەڕێوە دەچێت بێگومان ئەوە نموزەجەیە کە پیشانی جیهانی نوێی دا شارستانی کۆن دەوێت بە جیهانی نوێ بناسێنیتون بیفرۆشێتەوە بێگومان ئەمە کارەساتی لێکۆتێتەوە هەروەها ئێستا بەشێک لە جیهانی ئیسلامیش خۆیان بێبەری دەکەن لەو جۆرە ئیسلامەتی کە خلافەتی ئیسلامی پەیڕەوی دەکات بەڵام دیارە لە جەوهەردا ئەمە باگراوندی مێژووی هەیە ئەمە ئەوەی کە ئێستا لێرە نیشان دەدرێت ژیانێکی دیکەیە تێڕوانێکی دیکەیە بۆ ژیان بۆ ئایندەی بۆ ئایندا ئەوەیە کە بەرخودان خۆڕاگری و حەماسەت و مانای ڕاگررتنی ئینسان و مانای ڕاگررتنی بەرزی جانی مرۆڤ و پێکەوە ژیان پیشان دەدات هیوادارین ینیوە یان ئەوەی کە بە چای خۆما دەبینی ئەوەیە کە لێرە ئیرادەیەکەیە بۆ سەرکەوتن بەسەر ئەو فکری دواکەوتی خلافەتی ئیسلامی بێژی بەرخوادانە کۆبانێ بیزی برخوادانا کۆبانێ بێژی بەرخوادانە یەپەگێ